دیارە بە ئەلکترۆنیکردنی کاری وەزارەت و فەرمانگە حکوومیەکانی هەرێمی کوردستان لە پێشینەی کارەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە تا ئێستا بە بەردەوامی کاری لەسەر دەکرێت ئەمەی کە ئێستاش باسی دەکەین بەشێکە لە ئەو هەنگاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئەندازیار حربی ئەسعەد کە تۆ بەڕێوەبەری تەکنۆلۆژیای زانیاری لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز حربی زۆر بەخێربێ بۆ کوردستان 24 دەمێت سەرەتا بپرسم کە بە ئەلکترۆنیکردنی کارەکانی وەزارەتی تەندروستی و بنکە و فەرمانگەکانی تەندروستی دامەزراوەکانی تەندروستی بەکوێ گەیشتووە لە چه ئاستێکدا ئێستا؟ ئێوارەتان باش، زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئێمە وەزارەتی تەندروستی ئەگەر باسی پرۆسەکانی بەلکترۆنی بکەین لە وەزارەتی تەندروستی KMCە کە ئێستا باشترین نمونەیە کە سەرجەم پرۆسەکانی بە ئەلکترۆنی کراوە لە هاوردەکردنی دەرمان حرەکە پێکردنی دەرمان. هەروەها ستیکەری نوێ ئێستا لەو ماوەیە دەکەوتە بواری جێبەجێکردن کە بە سیستەمێکی نانۆمەگناتیزی دروست کرایە کە ڕێگرە لە ساختەکردنی دەرمان، ساختەکردنی ستیکەر، هەروەها نرخی تێدا دیاری کراوە، هەروەها QR کۆدێکی تێدا هاوڵاتی زۆر بە ئاسانی دەتوانێت پێ بگا بە 3 زمانە کوردی، عەرەبی، ئینگلیزی. هەروەها ئەگەر ماکێک یان سایت ئیفێکتێک لەسەر دەرمانەکە دروست بێت هاوڵاتیەکە دەتوانێتن ریپۆرتی کاتەوە بینێرتەوە. هەروەها ژمارەی تەلەفۆنی کوالیتی کۆنتڕۆلی لەسرە بۆ هەر کێشەیەک ئەگەر هەبێت لە دەرمانەکە. ئەگەر باسی کوالیتی کۆنتڕۆل بکەین بە شێوەیەکی گشتی. ئەگەر باسی سێکتەرەکانی دی بکەین، ئێمە دەستمان بە ئەلکترۆنی کردووە لە دیوانی وەزارەتەوە ڕەزامەندی درایە ئێستا لە قۆناغی تەندەرینگە کە دیوانی وەزارەتی تەندروستی بە ئەلکترۆنی دەکرێت، هەروەها لەگەڵ نۆ بەڕێوەبەرایەتی بەیەکەوە دەبەسترێنەوە لە ڕێگەی هاتوو دەرچوو، یعنی هاوڵاتی لە سلێمانیان لە زاخۆیان لە کەلار پێویست ناکاتن بە بەرید بێتن بە ئەلکترۆنی بۆ وەزارەت بێتن. هەروەها ئێستا ئێمە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ زۆر باشە. کاک حربی ئەمڕۆ وەزیری تەندروستی گوتی کە ساڵی داهاتوو دامەزراوەکانی دەرمان بە ئەلکترۆنی دەکرێت. ئەمە چ سوودێکی بۆ منی هاوڵاتی هەیە؟ بۆ توی هاوڵاتی کەەوە دەرمان دێتن ئێستامە هەر دەرمانی کە هاوردە دەکرێتن بە ئەلکترۆنی دەکرێتن، بەڵام ئەو کاتە هەموو حرەکەەکانی دەرمان واتە ئەگەر لە سنوورەکان یان لە فڕۆکەخانەکان کە دەرمان داخل بوو هەموو حرەکانی دەرمان بە ڕێگای سیستەم دەبێت تاوەکو دەگاتە دەستی هاوڵاتی. یعنی دەرمان کە ئێستا دێتن دەشتە کۆگایەکی نیشتیمانی لە کۆگایەکە تاوەکو ئیجراعاتی لە کوالیتی تەواو دەبێت ستیکەری وەردەگرێتن، ئەو کاتی تەسلیمی شەریکەکە دەگری کۆمپانیای هاوردەکراو. دوای کۆمپانیەکە داتە مەدخەر، لە ڕێ مەدخەر بۆ سەیدەلەکان، لە ڕێی سەیدەلەکان بۆ هاوڵاتی، ئەو هەموو حرەکەی دەرمان بە ئەلکترۆنی دەکرێتن. زۆر باشە. ئەم پرۆسەیە چەند ڕۆڵی ئەبێت لە بەرزکردنەوەی کوالیتی کارەکانی وەزارەتی تەندروستی و هەروەها کەمکردنەوەی گەندەڵی؟ بەڵێ بەتاکید سیستەمی ئەلکترۆنی یەک لە هەر ئامانجە گەورەکانی سیستەمی ئەلکترۆنی بوونی دادپەروەریە لە نێوان گشت ئەو کەسانەی کە دەرمان هاوردە دەکەن. هەروەها بۆ هاوڵاتیش سوودێکی زۆری هەیە کە بە دوور دەویت لە دەرمانی ساختە و بێکوالیتی و بێستیکەر. باشە. تا ئێستا چەند لە کارەکانی وەزارەتی تەندروستی بە ئەلکترۆنی کراوە بەڕێز حربی؟ بەخوای ئێمە ئەگەر باسی بە ئەلکترۆنی بکەن وەزارەتی تەندروستی بکەن، سەرجەم کارەکانی پێدانی ڤاکسینی کۆرۆنا تاوەکو کارتی ئەلکترۆنی کۆرۆنا بە سیستەم کراوە. بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە لە ساڵی نوێ چەند سیستەمێک لە بەردەستمانە وەکو بەیەکەوە بەستنی گشت نەخۆشخانەکان و سنتەرەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان کە ئەو پرۆسەیەکی زۆر گەورە و زۆر گرنگە بۆ هاوڵاتی. هەروەها پرۆسەی بێرت ڕجستریشن CRVS پێدەڵان کە ئێستا بە هاوبەشی لە ئێمە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی عێراقی فیدرال لەگەڵ بە پاڵپشتی و هاوکاری ڕێکخراوی یونیسف لە ساڵی داهاتوو دەگەوتە بەردەست. ئەمەش سیستەمەکە گرنگیەکەی لە چدایە؟ ئەو هاوڵاتیانەی کە لە دایک دەبن یەکەم جا لە نەخۆشخانەکان هەر لەوێ مستەمسەکەەکانی و معلوماتەکانیان لێ وەردەگیرێتن. دوای ئێمە لە ڕێگای ئەلکترۆنیەوە ڕاستەوخۆ دەڕواتە نووسنگەکان لە دایک بووان
لە نووسنگەی لە دایکبووان دەڕواتن بۆ نفوس بۆ وەزارەتی ناوخۆکە بۆ دایرەی ئەحوال مەدینەکان دەڕوایانش بۆ وەزارەتی بازرگانی دەڕواتن یعنی هاوڵاتی تەنها یەکجار سەردان دەکاتن و بەنامەیەکی SMS ئێمە ئاگداری دەکەینەوە و QR کۆدە چونکە ئێستا هاوڵاتی ئەزیەتێکی زۆر دەبینیتن خاص ئەو هاوڵاتانەی کە لە دەروی هەرێمن سەحە سودورە و سوورەت قەیدە و حەجە ویلادی ئەو پرۆسەی هەموو بە ئەلکترۆنی دەگرێت لە ساڵی نوێ. زۆر باشە دەست خۆش سپاس دەکەم بەڕێز ئەندازیار حربی سعد کە تۆ بەڕێوەبەری تەکنەلۆژیای زانیاری لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان.